ئەم کاتتان باش بەڕێزان لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی هەفتانی ئەم جارە کۆمەڵێک بابەتی جوان و سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. کوردەیەک دیزاینەری کاتژمێرە و بەرهەمەکەی کردووە بە براند. وەستا ڕەحمان بە خۆڕایی کولێرە بۆ خەڵکی ئامادە دەکات. لەبەرەوەی بەهرەمەندە کورسیەکی خوێندنی بەشی تەلارسازی زانکۆی مۆسکۆی پێبەخشراوە. سەرتاشێک بە شێوازێکی جیاواز سەری مشتریەکانی چاک دەکات. ئەو 8 مەقەس لە جێگەی 1 مەقەس بەکاردێنێت و هەروەها ئاگر لە سەری مشتریەکانی بەردەدات. حوسێن ئەحمەد سەرتاشێکە کە بە چەند شێوازی جۆراوجۆر کار دەکات و مەشوای کردووە کە بێتە جێگەی سەرنجی و مشتریانی کە سەردانی دەکەن. ئەو لە کارەکەی بەردەوامە و لە جێگەی مەقەستێک بە 8 مەقەست سەری مشتریەکانی چاک دەکات و بە شێوازی خۆی و تایبەتیش ئاگر لە سەری مشتریەکانی بەردەدات بۆی کە بتوانێت باشترین شێوە کارەکان بۆ ئەنجام بدات. از حسين عز الدين أحمدم از روجافام از هاتم هوليري بريز ورم هوليري از روجافابم از شوم دمشق منطقة مال تلتمر بوم شون دمشق كم صالة كيلو كان مان تقريبا 10 صالة من دمشق مان الويدا كاز علمي مكاري حلاقتي الجمبري خو كاري حلاقتي مكر دور متخصص از تشني نهبكم كد كاري مثلا حلاقتي دي كمتشينه بيدا بك مثلا آجر ماكينة وان إجا متخوص إجا إبداعك نه بيدا بك مثلا 4 مقصة 8 مقصة 9 مقصات شكل سرد استخو وهمجي إضافة جي آجر مقصة الجميع أسخوان بيبوري عالمي بيشيك مثلا 4 مقصة هي و8 مقص هي و5 مقص هي دي مدي شغلك باقجة وجا تطور كسرفيتش يعني محش مقص شكران أسبوري عالمي ب8 مقصات شكل. إجا مقصك سرد سيخو شكر مقوش بوز بوني ملي بنر بيتشا مقصاني رابوم أما قصاني سرد سيخو شكر أما قصاني 8 مقص دستكيده إيه زبوني مقو أفتش تشكي عجيب وغريب يعني أم ناس بكن فيها شيء رابوم مقو فيها مقصك جيبو مرو بور بيشت مرو كصفاتي راجي حبكي بي مدرج بك بالضبط هنا دوكو يا أخي فات شكي نه أم دي ترسنت بي بوري ما خرابك مقونا بورو خرانا بي بس شكي خوشكي وبنر وني تالي ناس بكن والله إجاز من رابوم دست بيكر ب8 مقصها هيدي زبون كتسريوي قلت والله تشكي خوشك باش يعني ساعات خوش تشكي باش درخيستي ايه مقوتي تشناني نازم الاضافه جي هي مقصك دنا جي هي افاج بوريه جبو كسافتاريه طبعا مثلا يك مثلا رياي قال لك يبر مثلا مروك كسافتاريه في مقصاني راجي طبعا افاج بو بور وفاج بوريه ثانيه يعني حريك وكارك وي بي هي مشتريك هاتي جاجم مراج في مقصاني مجوزي جير بيه بالشغل دي قلنا انا بدورنا قوافشي مقوبا مقصك نه مشاكل سرسق قلنا انا جبو خدي دورا في مقصينا كفتشكلو يعني مخيفه مقوتينا انا ترس وشغلي دكتوره ما دكتوره مقولنا انا شغلي دكتوره بات شكي ابداعك منه سرسق شكل اما قصاني از اشترشيكم بورتي خوشك درك قلنا انا جبو خدي درجاتك حطا ميجي قانع كر سرفي اساسي في مقصاني شيكم والله مقودي يلا دي دس بيبكم مدس بيكر حبكي الترسيه حتى يدي مقانع كر انه في مقاس بشكون قلنا انا تمام جيرو بيب جزورم تجمر في مقاساني بشغل مقول تمام سر حد وشعباتي ترساوي حبكي شكست
سبب كده جيمنا بداية از علمي معاقر مقولا زي بي عاقراني بجربي مسرسري خواه رابو مجربان تسرسري خواه ابا عاقراني مقوكالا بنر بباش ولا نباشي مزراتي ولا تنيي رابو مقوهيدي هيدي ازي دس بيكم رابو مبورخو بعاقر شاكر حكي والله مدي تمامي ابا عاقراني رابو مقو زي دس بيكم رابو مرفك مهبو ها جميع مقوكار زي بوريتا بعاقر شاكم يا اخي ناچلو عاقر ما عاقر مقو يا اخي وردقاك زي بوريتا بعاقر شاكم شكون تصوير منر من بام بورخو بعاقر شاكري حكي ترسيا بدايتي حكي ترسيا قلت لك لا تشيك وبس هاي تشتابه هيدي بش هم قلت تمام مشكلة تاني رابو هيدي بأجر جير شغلي بشتي ما أبغى أجراني خلاص كر دي تقول والله ساعات تخش تمام دركتي وخلاص جيرو بي بدي جهوالي خور بيجم من وربا حلاقة كي بوري خلكيب أجر شيء دك إما قلت شبينا ساعات تخش هەرکەس حەزی لە خواردنی کولێرە بێت سەردانی وەستا ڕەحمان دەکات ئەویش لەسەر ئەرکی حاجی وەهاب هیچ پارێکیان لێ وەرناگرێت و بە خۆڕایی کولێرەکانیان پێشکەش دەکات وەستا ڕەحمان بە شێوازێکی زۆر جوان و بەڕوویەکی خۆش پێشوازی لەو کەسانە دەکات کە ڕۆژانە سەردانی دەکەن دەشڵێت کە ڕۆژانە خەڵکێکی زۆر لە سەرەی کولێرەکانی دەوەستن و کولێرەکانی دەستی دەخۆن بۆ ماوەی 4 ساڵە لای حاجی وەهاب ئیش دەکەم ئەم 4 ساڵە حاجی وەهاب ئەم بیرۆکەی بۆ هاتووە کە ئەم دوکانی کولێرەیە دابنێت هەر نەفەری دوو کولێرەیەتی ڕۆژانەیتر نەفەری وایە ڕۆژی دوو سەفەریات دەوڵەمەند بێ فەقیر بێ هەر کەسێ بێ ئەتوانێت کولێرە بەرێت بەبێ مقابل کوردانی ڕۆژهەڵاتیان و ئەوانەی کە لێرە کرێکارن بە تایبەتی ئەوە بەیانیان هەمیانیان ئەوانەی کە لێرە ئیشەکەن و هاتوون بۆ کرێکاری و بە عامیشی تر حەماڵی ئەم مەنتیقەیە و کرێکار و ئەوانەی ئیشی دوکانەکەن و شاگردن و لێرە ئیشەکەن ئەمانە هەموویان و بە عامیش خەڵکی ژێت خەڵکی کە ژێت حەزی لێتی کولێرەکە خۆشە و ئەم ئاردا ئاردێکی جۆیە ئێمە بەکارێنین هەم لەبەر تەندروستی خەڵکەکە هەم تام و بەلەزەتێکی خۆی هەیە و لە هەمان کاتە بۆ تەندروستی خەڵک باشە فەردەیە ئارد ئێمە گورگەکانی گەورە ئەبڕین نزیکەی 350 بۆ 330 کولێرەیەتی هابێت چونکە هەر کولێر بنکێکی دوو نانەبێت ئەنی دەبڵی بڕین ڕۆژانە احتیمالە 200 کەس بۆ 300 کەس 150 کەس ئیتر بە جوێرەی پێویستیتر ڕۆژانە هەر کەسێکێت بە جوێرەی پێویستخۆی وا هەیە لە ڕۆژێکا دوو سەفەریەت 4 کولێرە بات ڕۆژانە هەر کاتێک دێت دەتوانێت دوو کولێرە بەرێت بەیانیان ئەو کرێکارانەی کە لە ڕۆژهەڵاتەوەیەن دوکانەکەیە لە تەنیشتمان هەر ئایدیێرەیە ماستیان هاتێ پەنیریان هاتێ چایان بۆ کڕێت کولێرەکەیە بن لەوێ قەیماق وەرەگرن پەنیر وەرەگرن کۆڤان ئۆرەماری گەنجێکی دەسڕەنگینە و حەزی لە نیگارکێشان و دروستکردنی تابلۆی هونەری جوان و ڕەنگینە کۆڤان هەموو کارەکانی لە ڕێگەی کەرەسەی بەکارهاتوە دروست دەکات و مەشوای کردووە کە بێتە جێگەی سەرنجی هاوڵاتیان از کووانوەلی ئاکنجی ناحیە شێلازێمە چەندین ساڵە ئەس وی کاری دکەم بەری دەست وی کاری کردم بێژین کارێ دەستی من کارێ شێوە کاری کرد چێکردنا ڕسمی خوشحالی و پێشمەرگەمە ژید بەر ئەرکێ خوڕا دەماش پێشمەرگۆتیەت زڤری مەماڵێ من ڕسم وێ نەتکردن لێ ئەف کارێ هەنێ من خۆشتر دیت دەستپێکێ من تەماشا هەندێک ڤیدیۆ کرد یوتوبی لێ پشتینگی حەزا من پتر لێ هات بوو چێکردنەوە کارێت هەنێ
پیکاتای واجی پیک دادن کاغذه کارتون کلینس همشین بجیم بطله ببسیه لایلونی یعنی هر برمایی که ناف مال ده بیتن اگر تحس له بیت چه کاری کشی چه که چیکن تابلوی وقت بدوید چیکی تابلوی هاید بیتن دو دم جمعه سیا پیوگیرو بی لی بر وی کاری را دست پیکا کتو تابلوی شکل وید مشک تا صافی بید چیکی اگر مشک صافی نبید بید بارا کسک بید اسعاجات بکد تو ده نراحت بید بارا افکاری هنی من چمرم پنین کو بجن دست دهات که دست خوب بینی چون که چه دهات به دست مرو وناید بس هاری کاری بو گل جارا قطابیا هیچ مخاستی بو قطاب خانه آن حوالا و دیاری من اف تابلوت هنی پیشکشی واگرین ل ملبره اگر وقت ما بید از پیشانگه که بدانم کمت نزدیکی 6 هفته تابلو که پیشانگه که بدانم ناحیه شلاتزه داکو او گل کسی تنت ناف مال دا حضرت مازن سرت وادا بلکه اوجی چاف الممکن او زانین الدف او علم الدف بهتا بلاف کردن بله ادوی کاری هنه دا مال دا خوشحالی و خزانه من هاری کارت گل من دا دما گل من کارت کرد حضرت ماستر یعنی بومنتینت سره من دا که از وان تابلوی تنه شکم دیاکۆ غەفوری گەنجێکی کوردی دانیشتوی ئەڵمانیایە ئەو خاوان برندێکی تایبەت بە دیزاینکردنی کاتژمێری دەستی ئەو سەرەتا خولیا و بیرۆکەی جیاوازی هەبووە لە بواری داهێناندا بەڵام دواتر لەسەر دیزاینکردنی کاتژمێری دەستی ساغ بۆتەوە خەڵکێکی زۆریش پێشوازیان لێکردەوە ئێستا برندێکی تایبەت بەخۆی هەیە Hallo, guten Tag, Herr Bartenstein. من دیاکۆ غەفوریمە تەمانە 25 ساڵە دانیشتووی هایلبەرگم لە وڵاتی ئەڵمانیا چیرۆکی ئەمارلۆپس ئەگەر باسی بکەم ساڵی 2014 دەستی پێکرد بوو هەستم کرد نەفت سەرمایەکی گەرانتی نییە بۆ وڵاتی مەدەبی سەرمایەکی خۆمان هەبێ ئەنواع دیزاینم تاقی کردەوە ئەنواع شتم تاقی کردەوە ئەنواع نمونەم تاقی کردەوە ئەنواع پرۆتۆتایپم تاقی کردەوە ینی بڵێم ئەتۆ پێش ئەوەی پرۆداکتێک بینی ناو بازار دەبی مارکت ریسەرچ بکەیت فکرەکە هەیە کە فکرەکەمان پێ جوان بوو کە فکرەکەم پێ جوان بوو دێزاینەکەی دەکەم دوای لەگە هاوکارانم لە ئەمریکا لە سویسرا لە ئەڵمانیا نمونونەکان چا دەکەم دێزاینی ڕیڤابۆتمان هەموو تەرجمە کردوونە ئەم ساعتە خەڵک کە شتێک دەکرێت دەبی هەدەفە چی هەبێ دەی بزان ئەو شتە لەکوێ هاتووە دەی بزان ئەو دیزاینە لەکوێ هاتووە بۆ مەگە چاو لە شانەل ئیفسانەوە ئەو فەشن بەندە بەناوبانکە یانگە چاو لە فێراری بوگاتیان هەموو دیزاینێک هەدەفی خۆی و پلانی ئەوەی تایبەتی خۆی هەیە من ئەگەر ڕێگا خۆشکەرێکی شەبێ ئامادەمە
بێمەوە کوردستان لە کوردستان زیاتر گەشتر بکەین جوانتر بکەین بە دنیای کوردی بە دنیا بناسێنین کە بڵێن ها ئەو براندا لە کوردستان چاکرایە هاتیتە دنیاە. کوڕە کوردێکی تەمەن 16 ساڵان خاوەن بەهرەیەکی زۆرە لە نیگارکێشان و ژەنینی میوزیک ئەو بەهۆی بەهرە و توانایەوە کورسێکی تایبەتی لە زانکۆی تەلارسازی مۆسکۆ پێبەخشراوە هەروەها بەهۆی و کارانێکی بەرهەمی هێناوە بەهۆی بەهرەمەندی و تواناکەیەوە چەندین خەڵاتی جۆرا و جۆریشی وەرگرتووە. ناویم نوریکه 16 سالمه 6 سالی دام دست بکره شکلا لیکم لی خوات معقول دست بکره 8 سالی دا لیکم بشم دست بکره بشم کوپیات کر خوات مکتبی خوات شکل کشی آیان باشی دا هدی لیکرم سوژت خا مخلص کریه مکتب شکل کشی تیما دیپلمنی رابطه من بس کردابو سرخوات نویسیا خورده سر که جان دیگره وطن خوا و چیروکی که بچوکه بس گده که جان دیگره وطن خوا دبن از تفشیخ اوجی گلید که بس وطن. سجلت خزبم خواتي خا نشان كرام كردستاني تخزم كي قش كرد بفينن خواتي من فهم كن كينم كمس چه تخزم بيجم و چم لكري خوات دا استخزم كي قش بفينن خواتي من بس كرداية بس كردستان بس تрадиция культура كرداية. زیاتر لە 40 ساڵە هەوڵ بۆ مانەوەی ئەو پیشەیە دەدات کە بە حەوت پشت و لە باوانیەوە بۆی ماوەتەوە. وەستا جەمال زیاتر لە 40 ساڵە لە کوورەی یاسن کار دەکات. سەرەڕای ئەو هەموو زەحمەتیانەی کە بەهۆی ئیشەکەیەوە دێتە بەردەمی، بەڵام ئەو دەیەوێت کە پارێزگاری لەو پیشەیە بکات کە زۆر بە کەمی ماوەتەوە. نام جمال أحمد رسول مواليد شسويكم لسار يزال المسوح حتى سوار وهم شاكم لجد لا يوكبهم حتى حتى سوار وهم شاكم كده لقلب أوكم حتى صار يشتاوش حتى صار يشتاويك وهم جاب مواني ده قريش نعمدين كده حتى سوار حتى أشتاو سوار وسومو واردنا مشان كده دو بعد حتى أشتاوش ده تبي كده دو بعد حتى من الثمانية مشان كده حتى صار نوتيوك مسافة صار سوار لينا وجايدة تبي كده تاني تأثر.
هەمیشە ئەمە هاوێنی زستان هەموو کاتە لە ڕێگەم کوورۆ میشاکەن هیچ شتێکی پێ ناکرێت غێری ئەمیشیان بەم کوورۆ بە سازەکاریی شێک ناکرێت ئەمە تەوراسە داسە تەورە گاسنە پاچەتە شوێ ئەوانە هەمووی بەم کوورە دروستێکن. ئێمە تەوراس دروست دەکەین نەماسنە زام تەوراسی پچوشی دە دروست دەکرێت گەورەشی دە دروست دەکرێت هەر لەوە داس دروست دەکەین هەر لەو داسنە بێڵەکانی پێنیر دروست دەکەین هەر لەواسنە بژابڕە دروست دەکەین هەر لەواسنە نەساسی دروست دەکەین هەر لە عینە ناسن شتە دروست دەکەین هێناری پێ بسڕنێنەوە ئیشی هێناتکاری پێ هێناری پێداگرن پێرن دوولێت. من دەستم تووشێم لە زیینەوە بۆ ئەم سەکسانە زام سەکسەیەک شیلۆ هەیە 2 شیلۆ هەیە ئەوە 3 شیلۆیە ئەویان 4 شیلۆیە ئەویان 5 شیلۆیە بۆ خورسی چەکچەکانەوە دەستم تووشێ لە زیینە بۆ چانە بوومە تاەوە کە خۆتان بین شی پێ یەکەم ئەگەر سنجە دروستکەم حەوت چەکشی لێ دەم ڕۆژی وایە ئەگەر 1970 دروستکەم 1000 چەکۆ شێنم بەڵام ئەمە ئەم تەوراسە دروستکەم لە ڕۆژێکە لەوە 500 چەکۆ شێنم ئەگەر ئەمە دروستکەم زیاتریەوێ ئەمە 10 چەکۆ شێنم تا دانێکی وا دروست دەکەم دروستکردنەکەی ناڕەحەتترە لەو سنگە ئەو سنگە ئاسانترە بەس سێ سنگەکە وردەکاری ترە چەکشی کەمترێ دەمە چەکشی زۆرترەوێ ڕۆژ وایە 10 چەکشی مۆشاندە. هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.